تەوبە واتە پاکردنەوەی دڵ لە گوناح و لە ئاسەواری گوناح، کاریگەری گوناح. وەگەیشتینە ئەوەی کە تەوبە مەرجی هەیە. مەرجی یەکەم ئەوەیە کە ئەو گوناحە ڕاگری، دووهەم پەشیمانی دروست ببێ لە دڵە، سێهەم وەعد بەخوا بدەی، بەڵێن بەخوا بدەی کە نەچیتەوە سەر ئەو گوناحە. ئەمە بۆ گوناحێکە بینی خۆت و خوا، بۆ گوناحێکە کە زەرەر و زیانی نەگەینی بێ بە خەڵک. بەڵام ئەگەر گەیشتە ئەوەی کە مافی خەڵکی پێشێلکەی، زەرەر بدەی لە خەڵک، وەکو مەسەلا بڵین گوناحی دزیکردن، ڕەشوەت خواردن، قەتڵ نابەخوا، حەیابردنی خەڵک، سوکاتی بە خەڵک، ئەمە تعویزەکەی ئەوەیە کە ئەبێ ئەو زەرەرە لابەری. وتمان ئەمەش بە گوێرەی توانای ئەو کەسەیە. ئەگەر توانای نەبوو مەسەلا بڵین ئەو پارەی دزیوێتی، خواردوێتی و مەجای نییە، نیەتی بیگەڕێنێتەوە، ئەوە هەوڵ بدە کە بیگەڕێنێتەوە، لەگەڵ ئەوەشە پەشیمان بێ و تەوبە بکە تا ئەو ڕاستیە بسەلمێنێ بۆ خۆی گەورە، تا ئەوە بسەلمێنێ کە صدقی هەیە لەگەڵ خوا و ڕاستگۆیە لەگەڵ خوا لەو تەوبەیە، وخوا حەقیقەتەکە ببینێت لە دڵیە. ئەو ساکە خوای متعال لە ڕۆژی دواییە تعویزی ئەو کەسە ئەدات بەچی بە ڕازیکردنی ئەو غەدر لێکراوە، ئەو ستەم لێکراوە، وای لێکە لەم خۆش ببێ.